بەهۆی دروستکردنی گەورەترین قرتێلەی هۆشیاری دژ بە شێرپەنجە لەسەر چیای گۆیژا، شاری سلێمانی ڕیکۆرد دەشکێنێت و ناوی دەچێتە ڕیکۆردی جیهانی گینسەوە. ڕێکخراوی ئاڤی هەستا بە ئەنجامدانی هەوڵێکی فەرمی بۆ چوونە ناو ڕیکۆردی گینس بە دروستکردنی گەورەترین قرتێلەی هۆشیاری دژ بە نەخۆشی شێرپەنجە بە درێژایی 7300 مەتر لە شاری سلێمانی و ڕیکۆردی جیهانی گینسی ژۆڵامی دایەوە و ڕایان گەیاند کە هەوڵەکە سەرکەوتوو بووە و ڕیکۆردی پێشوویان شکاندووە کە قرتێلەیەک بۆ بە درێژایی 6200 مەتر لە وڵاتی هیندستان. هەروەها چەند چالاکیەکی جیاواز لە شاری سلێمانی ڕێکخرا، وەک چالاکی مارەسۆنێک بۆ هۆشیاری بەرامبەر نەخۆشی شێرپەنجە و پشتگیریەک بۆ نەخۆشەکان. نزیکەی 100 هاوڵاتی لە کچان و کوڕان تێیدا بەشدار بوون و بە درێژایی 3 کیلۆمەتر ڕایان کرد. ئێمە وەکو ڕێکخراوی ئاڤی هەستاین بە ئامادەکردنی مارەسۆنێک لە شاری سلێمانی لە بەرواری 4/2 کە لە بازنەی مەلیک مەحموود بەرامبەر شاری گۆیژەوە دەست پێ دەکات بە درێژایی 3 کیلۆمەتر و لە گەڕاجی 2 چاویلاند ئەم مارەسۆنە کۆتایی پێدێت و ئەم مارەسۆنە بۆ بەرەنگاربوونەوەی توشبووانی نەخۆشانی شێرپەنجەیە. دلێر ڕاگەیاندکارێکی بەناوبانگی هەرێمی کوردستانە و لە ئێستادا توشبوویەکی نەخۆشی شێرپەنجەیە. ئەو یەکێکە لەو نەخۆشانی بڕیاری داوە شەڕی نەخۆشیەکەی بکات و خۆ بەدەستەوە نەدات، بەو هۆیەشەوە بەشداری ئەم مارەسۆنە دەکات. چالاکین ئەوها گەلێکی گرنگن ji bo nexweşin şêrpencê an ku pence şêrê ji bo ku derûnê wan xweş dile be nehasekî ji wan keysanim nas gelek keyf xweşim dema stême cihek awha ku di maratoneka awha di roja berengarbûnê şêrpence de bînim bê sedan ji gencên bajarê Silêmaniyê yan jî bajarê Dûk yan jî Hewlêrê de çalakiyên müzîkî de yan jî yên awha de yên sporê tê de bejdar bin. زۆر وەرزشوانی تریش وەک پاڵپشتیەک بۆ نەخۆشانی شێرپەنجە بەشداری ئەم ماراسۆنە بوون. وەکو پاڵپشتیەک بۆ نەخۆشانی شێرپەنجە وەکو ڕۆژی جیهانیش بەرەنگاربوونەوەی شێرپەنجە بەشداریمان کردووە و هەروەها خۆشمان حەزمان لە وەرزشە لە پێناو تەندروستی خۆمان و هەروەها وەکو شاخەوانێکیش بەشداری. هیوادارم هەموو توشبوانی نەخۆشی شێرپەنجە ئەمەلیان هەبێ بێ ئەمەل نەبن و هەروەها لە وەرزشیشدا نەبڕێن بۆ ئەوەی ژیانێکی تەندروست بەسەر بەرن و چاک ببنەوە. شاری سلێمانی لە سەرانسەری جیهاندا درێژترین قرتێلەی بۆ هۆشیاری دژ بە نەخۆشی شێرپەنجە گرتووەتە خۆی و بەو هۆیەشەوە ناوی لە ڕیکۆردی گینسدا تۆمار کرا دوای شکاندنی ڕیکۆردی پێشوو کە لە وڵاتی هیندستان بوو. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.